ڕاومە بین گفتگۆ دەکەین لە دیوێکی ترەوە لە بەودێکی ترەوە بۆ جەنگەکە گفتگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک مەسعود عەبدولخالق سیاسەتمەدار شۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە هەولێرە و لەگەڵمانە. کاک مەسعود سڵاوت لێ بێم کاتت باش سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. لە جەنگی 12 ڕۆژەدا ئێمە بەرنامەمان کرد پێکەوە بەڕێزت ئاماژەت بەوە کرد وتت نیزامەکە ناکەوێت دەمێنێتەوە وا دەرچوو. خەنەوە چییە بۆ ئەم جەنگە؟ پێ دوایە ئێستاژە نیزامەکە دەمێنێتەوە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان. وەڵاو پرسیارە گرنگە، بەڵام پرسیارە لە ڕۆژانی یەکەمی جەنگ گرنگتر بوو، چونکە ئێستا وازح دیارە ئیسرائیل و ئەمریکا ئەو نەخشە پلانەی دایان نابوو، 4 ڕۆژیان دانابوو، وایەن زانی هەم نیزام دەڕوخێ هەم میلەتی شەڵدەستی تەمەنەوە دەرنەچوو. ئەجا خوێندنەوەی استراتیجێتی ترامپ بۆ ساحەی دووەلی زۆر خوار و خێچە. یەک لە هەڵەکان ئەوە بوو. ئێستا ئیسرائیل لە راپۆرتە چی استراتیجی نوێی دەرکرێت دەوێ 1 ساڵی دەوێت، ڕەنگە بۆ ساڵەش هەر نەبی، چکە کاتی خۆی بینیمان 8 ساڵەی شەڕی ئێران و عێراق و 3 مانگەی شەڕی سربیامان کاتی خۆی هەموو ناتۆ بەشدار، یعنی هەوەندە نییە دەوڵەت کەوتاندن لە ڕێگەی لێدان لە ئاسمانی تەنها ئەوەندە کەواتە ئەو دەوڵەتە و ئەو نیزامی حکومە دەمێنێتەوە وەکو خۆی. بەڵام بە تاکیدی زەرەر و زیانێکی یەکجار زۆر بە دەوڵەتی ئێران و بە موسەسات کەوت، زۆر بە زەحمەتە ڕاستکردنەوەی یان تووشی زیانێکی زۆر بووینە. ئەوە کاریگەری دەبی، یعنی وەکو برێت دەوڵەتێکی لاواز لە شەڕەکە دەرەچی. لەبەر هەندێک ڕەنگە ئێرانیش ئێستا نۆبەتی ئەوە برێ من شەڕ ڕاناگرم، یعنی دەیەوێ ئەو لاسەنگەی ڕاست کاتەوە و ئیستیغلالی ئەوەشی کردیە کە تا ڕادەیەک ئەو ئامانجانەی ئەمریکا و ئیسرائیل نەهاتنە دی 100%. دەتوانێت ئەمە بکە ناتوانین بە هیچ جۆرێک، یانی کۆتایی جەنگەکە لە دەستی خۆیدا بیەڵێتەوە بۆ نمونە ئێران بڕیاردا جەنگ بەردەوامە بێ یاخودنە؟ زەنی چۆن ئەمە وەکو برێ زاراوەی سەرکەوتن لە بۆ ئێران زۆر قورسە دوورە، بەڵام دەتوانین برین لە بینی تەسلیم بوون و تەسلیم نەبوون پێدەچی تەسلیم نەبی. تەسلیم نەبوونی زۆر گەورەیە، چکە گە تەسلیم نەبی بەمعنە هەموو ئامانجە گەورەکانی ئیسرائیل و ئەمریکا تێکشکە، چکە ئامانجەکانیان ئەوە بوو عالەمی عەرەبی تەسلیم بووە، نەک تەسلیم بۆ ئێستا هاریکارن لەو جەنگەی لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا. لە عالەمی ئیسلامی ئەو سەنگەرە دوا سەنگەرە کە ئێرانە و جەماعەتەکانی تی و یان حرەکاتی ئیسلامیە ئاخیر سەنگەر بوو، وەکو لە سەدەی ڕابردووش کە عوسمانی کەوت عالەمی ئیسلامی تاو کەوت هەمووی تقریبان ئەوە لە بۆ ئەوەی بوو ئێستا کە دەبینێتەوە و بەو شێوازەز کە شکست نینی بەمعنە پێگەی تاڕاتەیەکی باش بەهێز دەبی، یعنی ئەو پرۆژانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو ئیتفاقی ئیبراهیمی یان ڕێڕەوی دێڤید یان ئەو پرۆژە گەورەی شەمعون پێرسی ئیسرائیل، ئەوانە ڕاستی نایەتە جێبەجێکردن کە ئیسرائیل ئەوەی مەبەست بوو، ئەوەی مەبەست بوو کە خەتی یەکەم و دومی دەوڵەتەکان بە ئاشکراتر پارێزبەندی لە بۆ ئیسرائیل دروست بکەن. ئەوانە هەمووی نایەتە دی بەڕاستی وەزە تاڕاتەیەک دەگۆڕێ، لەبەر هەندێ تا ڕەنگە ماوەی تر شەڕ بەردەوام بی، ئەم ناڵێ ماوەی زۆر دوور و درێژ، بەس چەند هەفتەیەک ڕەنگە هەتا جەژنەوە ئەوانە شەڕ بەردەوام بی. یعنی پێ دوایە تاو کاتە بەردەوام دەبێت، چونکە چاودێرانی سیاسی دەڵێن ڕەنگە هەفتەی ئایندا هەفتەی یەکلاکەرەوە بێەوە دۆناڵد ترەمپ چیتر تەحەمولی ئەو زیانە ئابوووریانە نەکا وەکو خودی خۆی، ینی پێی قورس بێ ڕۆژانە ئەوەندە مەسرۆف بکاو و ئۆپۆزسیۆنی ئێرانی نێنە سەر شەقام و گەلی ئێرانی نێوێ بۆ نمونە خۆپیشاندان بکە، یعنی ڕەنگە شتێک بدۆزێتەوە بیکا بە دەستکەوت و بڵێ و جەنگەکەمان ڕاگرت. خۆی ئەو ختابەی دوێنێی زۆر ڕوون بوو، پاسا بوو لە بۆ شەڕاگرتن کە ئێمەوامان کرد و هەموو ئیشەکانمان کرد، بەڵام پێم وایە ئێران مەرجەکی لە بۆ شەڕاگرتن دادەنێ، داوا لە کۆمەڵگەی نێودەوڵەتی دەکا کە ئەوەی پێی دەگوترێت جانبی معتەدی، یعنی معتەدی جارشکە دووبارە ئەوەی نەک، یعنی زەمانەتی دووەلی دەوێ کە جارشکە پەلان ڕەنگە ئەو داوایەکی وەکو لە چوارچەوەی قانونی دووەلی زۆر شەرعی بی
کە داوای بکە برێ من شەڕاناگرێم ئەتا زەماناتێکی دووەلیم لە بۆ نێ کە جارشکە ئەو دەست درێژێ دووبارە نەبتەوە ئەوە ئەو کاتی بەڕاستی ئیحراجێکی زۆر لە بۆ ئەمریکا و ئیسرائیل دەبی ئەگە ئەوە جێبەجێ بکرێ ئەو داوایە لەبەر هەندێک پێم وایە لەبەر ئەو کۆمەڵە هۆکارێش باسمان کرد تا ڕادێک شەڕەکە درێژێ بەڵام تازە مادام ڕابەریان هەڵبژارد وەکو برێ لە قۆناغە سەختەکە ئێران دەرکچوو ینی ئەو مەجالە نەما تازە تو برێ دەوڵەتی ئێران لە پەل و پۆکەوتو نا معناوێت توانایی هەیە خۆنوێ کاتەوە توانای هەیە ڕابەر دیاری بکە مەسەلەن لە عێراق و لە کوردستان دەبینین چەند ساڵە هیچ لە گۆڕینێ ناتوانن سەرۆک دیاریکە ناتوانن مؤسسات دیارکە ئەن لە ئێران لەو کاتی شەڕ و جەنگا کە ئەوەی توانی ڕاستی ئومێدێکی زۆر لە بۆ ئیسرائیل و ئەمریکا نەما ئەو ئامانجانیان بێتە دی باشە کاک مەسعود کەواتە ئەگەرەکان بۆ ئەوەن جەنگەکە ڕابوەستێ بەڵام ناکرێ بە هیچیان بڵێن شکست خواردوو ینی دۆخێک دروست بکرێ کە هەردوو لا خۆیان بە سەرکەوتوو بزانن خۆی زەنی ینی منطقی شەڕاگرتن لە بینی ئێران و ئیسرائیل و ئەمریکا ئەوەیە ئەوەی باس کرد خاڵەتی گرنگت باس کرد عمقی هەیە یعنی ئەوەی بێوێ وەساتە بکە دەبی ڕەچاوی ئەوەی بکە ئێران هەم خۆ بە سەرکەوتوو بزانی هەم ترامپیش خۆ بەسەر هەردوو لە ماشینەکی ئەعلامیان لە دەست بمێنێ ئەوەش پڕک زەحمەتە ئەوجە نازانم چێ پێ هەردەستی بەهەرحاڵ ینیش ئەو شەڕە ڕاستی شەڕێکی خراپە لە ناوچەکە بە تایبەتی لە بۆ کورد ینی کورد ڕاستی باش بوو زۆر باش بۆمە زۆر مەترسیمان هەبوو بە هەڵەتدا بچی باش بوو بە هەڵەتدا نەچوو ینی ئێستا حەقوێ کورد بەو ئیشەی هەستی بە نێوبژیکردنەک لە زیاتی ئەوەی خەڵک تەماحی تێبکە بیکاتە مرتەزەقا بە تایبەتی ترامپ چکە هیچ شەرمی نییە و دەرێمە پارەمان داینێ و ئێوەش شەڕ بکەن یعنی حتا هەرێمی کوردستان دەبی ئیعادە نەزەر لەوەش بکاتەوە ئەو چەند ملیۆن دۆلارەی وەریگرتێ لە پنتاگۆن لە بۆ پێشمەرگە بەڕاستی هەرێمی کوردستان لە ترامپی وەرنەگری هەتا عهدی ترامپە بەڕێی من ڕەتی کاتەوە پاشە کەیف خۆیتی وەردەگریانە بەڵام لە عهدی ترامپ هەم ئەو پارەی بەلاژ نادا هەم بە چاو دادەداتەوە و هەم تووشی ئیحراجیشی دەکا کوردستان کاک مەسعود یعنی ئێمە ئەوەتانێ بێلایەنیمان هەڵبژاردووە نەیاڵین خاکەکەمان بۆی شتێک بەکار بێ ینی هێشتا دەبینین درۆنمان تێدەگرن هێشتا دەبینین بردومانمان دەکەن چجا بەوەی کە ئەگەر مەسەلەن ببینە جۆرێک لەو بەرێشی کە بەڕێزە داماژەی پێکا کە بەرەی بڵین دژ بە ئەمریکایە دژیش نەبێ لانی کەم دۆستایەتیان نەکەین مەترسی زیاترمان لەسەر نابێ بە تاکید دەزانی چۆنە ئێستا بە قسەک هەیە ڕەنگە یەکەم جارە بیکەم سەرکردایەتی ئێمەی کورد لە باشوور نزیکەی 15 ساڵ دەبی ئیش لە بۆ ڕۆژەکی وەکو ئەوڕۆ دەکا کاوەی وا قەومایە و دش بە ئەوی پێی دەگوترێ مقاومایان جەبهەی ئێرانی بەڵام لە ناکاو تێگەیشت ئەوە کارەساتە بەسە کورد باش بوو تقریبان 2 مانگ دەبی لە ئەزمموی سووریا کوردستانی سووریا سەرکردایەتی خۆمان تێگەیشتن ئەو پیلانە گەورە چییە لەم ناوچەکە وەچێ لە پشت پیلانەکە ئێستا تەمەشاکە ئێمە لەبەرچی لەو شەڕەی زۆر نیگەرانین یعنی ئەگە ئێران بشتێ ئێران لە ناو بچی ئەوەی دێتە جێی ئێران تەمانەگە ئێران لە ناو بچی عێراقش لە ناو دەچی ئەوەی دێتە جێی ئێران و عێراق ڕێک ئەو وفاقە ئیقلیمەیە ئەوی لە سەدەی 20 ڕووی دەدا ڕێککەوتن نامەی جەزایری لێ دروست بوو سعد ئاباتی لێ دروست بوو حیلف بەغداد حیلف سنتۆ یەک کۆمەرە ئیتفاقیات لە حسابی کورد یعنی ئەوە دەگەڕاوە ئەوانە جارشکە ئەوانەی داهاتنە جێی ئێرانی ئێستا و عێراقی ئێستا لەگە تورکیا لەگە سووریا لەگە ئوردن وڵاتانی خەلیج ڕێک دەکەوتن کورد تێیدا دەخنکە و بە تایبەتی ئێستا ئەو مەجلیسەش حازرە ئەو مەجلیسە سلمەی کە ترامپ سەرۆکایەتی دەکا و هەمووی لە شەرق ئەوسەتن هەموو ئەندامەکانی تێیدا ناحەزی کوردن وەک لە ئەزمموی سووریا باش لە بۆمان بەدەرکەوت لەبەر هەندێک لە بۆ کورد زۆر خراپ بەڕاستی سەرکردایەتی ئێمە ئەو 15 ساڵەی هەڵی استراتیژی زۆر گەورەی کرد بەڵام ئەمە زۆر دڵخۆشین کە تەراجع دەکا پشێمان بوویتەوە ئێستاوا ڕێڕەوەکەی دەگۆڕی لەبەر هەندێ ئەمن ئەوەندە درۆنە و ئەوانە پێگرنگ نییە ئەوەندەی پێم گرنگە کە سەرکردایەتی خۆمان استراتیژی ئەسلەکەی ئەمنی قەومی کوردی ببینیتەوە
لە دیاریکردنی دۆست لە دیاریکردنی ناحەز لە دیاریکردنی دەرەجەک خراتر لە دۆست و ناحەز کە دوژمنن ئەوانە گرنگە لە بۆ ئێمە من پێم وایە ئەو شەڕە ڕادەوەستی وە کوردیش بە سەربڕندی لێی دەردەچی کە بەشداری هیچ لەو شەڕانەی نەکرد لای هیچ لایەک نەبوو پێم وایە سەرکەوتووە ئیشاڵڵە. باشە کاک مەسعود پێ دوایە بۆ ناوخۆی ئێران ینی ئێران دەبێ ینی جۆرێک لە سازش بکە ئێران دەبێت جۆرێک لە بە خۆداچوونەوە بکە بە سیاسەتەکانی بەرامبەر بە ئۆپۆزسیۆنی ئێرانی و بەتایبەت بەرامبەر بە ڕۆژهەڵاتی کوردستان یانی ئەو تا ئێستا هیچیان نەکردووە درۆنیان تێدەگرێ ئەمڕۆ کەسێکی لێ شەهید کردوون پێدوانی ئەمەش پێویستی بە خۆداچوونەوەی ئەوانەیە ینی تاکەی بۆ نمونە بەم شێوازە دەتوانێت بەردەوام بێ. زۆر جوانە تەمان ئەمە تازە باسمان کرد کە کەوتنی ئێران زۆر لە زەرەری حرەکەی کوردی بەڵام لە هەمان کاتە تا ڕادێک لە قازانجی کوردی ئێران لەبەرەوەی کوردی ئێران ماوەی دوور و درێژە بێبەشن ڕاستیەکەی ئەوانە هەموو دەبی ورد بەڵام ئەوە بچووکە لە چا ئەو قسەی ئێمە دەکەین لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێستا شەڕەکانی پێشوو لە شەرق ئەوسات ئەمە هەموو دڵمان پێ خۆش بوو لەبەرچی دەرفەتەکان زۆر زیاتر بوون لە مەترسیەکان ئەو جارە دەرفەتەکان زۆر کەمترن مەترسیەکان زۆر زیاترن لێک لەو دەرفەتە کەمانە کوردستانی ڕۆژهەڵاتە بەڵام دەبی ئاگدار بین کەمە دەرێن ئێران بە خۆدابستەوە دەبی کوردیش بە خۆدابستەوە تێبگا خوێندنەوەی زۆر وردبی لە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان ئەزمونەکی زۆر لە کوردستانی سووریا وەرگری بە تاکید ئێرانیش يعني من ئێستا لە زیاتی ئێران بم ئەو هەموو دژایەتی ئەمریکا و ئیسرائیل ئاخر سوودی هەیە لە بۆ میلەتانی ئێران وەد لەگا کورد ڕێک دەکەوم یعنی لەو دەمەی هەم لە بۆ کورد هەم لە بۆ ئێران باشترین چارەسەر ئەوەیە گفتوگۆیەک بکەن و چارەسەریەکی دیموکراتیانە ئەوەی ئێستا کە ئەمە ناڵێن هەنچی عێراق بەڵام عەلەقەل ئەوەی قەندیل داوای دەکات لە تورکیا لە ئەنقەرە یعنی ئێران بەڕێی من جاهیزترە ئەوەی ئەوەندەی بە کوردی ئەوێ بدا یعنی لە کوردستانی ئێرانیان لە ئێران ئەوەندە دژایەتی کورد و عنسوریەت بەرامبەر کرد وازانم یەکجار وەهانیە وەکو لەوەی تورکیا هەیە لەبەرەوەی حەل لەوێن دەرێ ئاسانترە وە کات و ساتیتی وا سەرکردایەتی کورد حەقوەیە ئەو دەست پێشخەریە لە بۆ هەم کورد بکە هەم لە بۆ ئێرانیش بکە. باشە کاک مەسعود وتت کورد ئەبێ ئێستا جۆرێک لە ڕۆڵی نێوەنگیر ببینێت پێدوایەوان بە نێوەنگیری کورد رازین رووسیا هاتووەتە ناو وڵاتانی ئەوروپا هاتوونەتە ناو ئەوان هەوڵ دەدەن ڕۆڵی نێوەنگیر ببینن بەڵام ناتوانن ئایا ئەمبەرانە ئەمبەرە گەورە نێودوڵەتیانە بە قسەی کورد دەکەن؟ وەڵاهی دەزانی من پێشترێ مەسەلەن لە دوو ڕئیس جەمهوری کورد بەڕێز مام جەلال و دکتۆر بەرهام ئەو ڕۆڵانیان دەیانتوانی ببین ئێمەش لە ڕقەی ڕئیس جەمهور هام و شخصیاتی کوردی خۆشمان پەیوەندی باشیان لەگەر تاران هەیە وەکو تێگەیشتیمە لەبەرەوەی ڕەنگە بکرێت من نارم نێوەنگیری لەسەر ئاستی جیهانی ڕەنگە ئەوەش یعنی ئەگە کورد بیکە قەیچیەکە ئەوەش بکرێ خراپ نییە بەڵام مادەم تەلەفۆناتیان بوویتەوە ترامپ ڕاستە خۆ تەلەفۆن لە بۆ سەرکردە لە بۆ سێ سەرکردەی کوردی کردی بەمعنە دەتوان خەت بوویتەوە هەندێک پێشنیار بکەن عەلەقەل سەرەتا پێشنیار دوای نێوەنگیری بەڵام لە بینی ئێران و کوردەکانی خۆمانی ڕۆژهەڵات ئەوە مەجالێکی زۆر هەیە تایبەتە ئەوە لە بۆ بەشی کوردستانی خوار ئەو ئیشانە ڕاستی گەورەن یعنی لە زیاتی ئەوەی ئینسان خۆی بێدەنگ کا لە بۆ مرتەزەقەیی جاروەیەکە نێوبژی کرد ڕاستی شەرم دەکەن داوای مرتەزەقەیی لێ بکەن یعنی ئەوە من زۆر تەجروبەم هەیە لەسەر ئەو بابەتەی. باشە ینی بۆ من هێشتا هەر پرسیارە کورد لەو پێگەیەدایە بتوانێت ئەوە بکە؟ وەڵا پێگەی کورد زۆر گونجاوە بەڕێی من ینی ئێستا جێیەکی وەکو عەمان ینی تەمەشاکرد دەوڵەتێکی بچوو گچکە یان قەتەر یعنی خۆوانە وەڵا هەر بە قەدەر هەرێمی کوردستان وجودەکی سیاسی بەقووەتیان هەیە مەسەن توانیتیان ئێمە سەرکردایەتی مام لەبەر چی شتێکم باس کردوتم 15 ساڵە بە هەڵت داچووە خۆی ئەو هەڵە استراتیجیانە نەبوایە
کوردستان زۆر شوێنێکی گونجاو بوو لە بۆ ئەو دەست پێشخەریانە لە بۆ ئەو نێو بژیوان و ئەو نێو بژیوانانەش بەشێکە لە ئەمنی قەومی کوردی یعنی ئێستامە لە سەرەتادا کە شوێنێک دەزانین شەڕ لە قازانجی کوردیا نێوبژی لۆ بەرچی بکەیت بەس کە زانیمان شەڕەکە یان ئەنجامی شەڕەکە لە قازانجی کوردی نییە نێوبژیکردن وەکو ئەوەی وایە بچی بەرەیەکی بکەیەوە شەڕ دیفاع لە خۆر بکەیت لەبەر هەندێک ئەو مەوزوعە گرنگە یعنی ئەگەر ئێستاش ئامادە نەبن ئەقوێ سەرکردایەتی کوردی باشوور بیر لەو دەستپێشخەریانە بکاتەوە بیر لە موەسسەسەی گەورەی دەستپێشخەری و نێوەنگیری بکات لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تا دیبلۆماسیەتەکەی بەقوت بی تەمەشاکە پێشەوەی ڕووداوەکانی سووریا ڕوو بدا سەرکردایەتی ئێمە تەواو دابڕابوو لە جیهان لە دیبلۆماسی بەس میلەتی کورد جارشکە لە هەموو شوێنەکان ڕاپەڕی تقریبان ڕاپەڕینەکی کرد جارشکە سەرکردایەتی کوردی لە کەوتن ڕزگار کردەوە و لە سەر تەنیشینایە سەر پێی خۆی گوتیالە جارشکە دەست بە ئیشی دیبلۆماسی بکە و تاڕادەیەکی باشیش توانا و وزەی دیبلۆماسی بەو سەرکردانی خۆمان بەخشی کاتی سەرکردایەتی کورد زۆر پێویستە بیر لەو ئیشە گەورانە بکە چیتر ئیش لەو ینی بیر لە ئیشی بچووک یعنی نەفەرێک لەو حیزبەی دەهێنە ناو حیزبەی یان ململانەیەکی بچووک یان کوراوانە گەلک بچووکن لە بۆ سەرکردایەتی کورد ئێستا ئەوە چەند ساڕە خۆی بەو شتانە سەرقاڵ کردیە باشە بەراوردی پێگەی ئەمە دەکەیت بە قەتەر ینی پێ دوایە کرێم ئەم بەراوردە بکرێت قەتەرێکی دەوڵەمەند قەتەرێکی کاریگەر لە ئاستی نێودەوڵەتی ینی دەوڵەمەند نەڕووی سەرمایەشەوە تەنانەتوانێت دڵی دۆناڵد ترەمپ ڕاگری خۆر بە پارە ئایا ئەمە بۆ پێگەی هەرێمی کوردستان تایبەت لە ڕووی مادیەوە دەزانی کە ئێمە ئەوەتان هێشتا موچەی خەڵکی خۆمان بەباشی پێنادرێ وەڵا ئەوە ڕاستە دەبابی وان نەبی کە مەجال هەبوو وان نەبێ بەس مەسەلەن ئەگەر لە قەتەر گەڕێن لە عومان مەسەلەن دەورەی زۆر باشی بینیە توانیتی ینی ئەمانیش وەکو برێ میلەتەکی ئەبازین لە ئەوەی خەلیج نین ینی لەسەر ڕای ئەو ئاڕێک لە گۆشەگیری عەرەبیشدانە بەڵام توانیتیان دیبلۆماسیەتەکەیان زۆر بەهێزبی دانیشتنی ئەمریکا و ئێران لە لای خۆیان بکەن ئەم بەڕای من هەرێمی کوردستان دەتوانی ئیش لە بۆ بکە و بەو ئاستەش ینی پێگە دەستوریەکەشی ڕێی پێدەدا ئەم پێم وایە عێراقی زۆر پشتیوانی ئەو ئیشەیە ینی ئێمە ئاگادار بین ئیشی کورد ئەمنی قەومی کوردی لە عێراق زۆر معارض نییە لەگە ئەمنی قەومی تەواوی دەوڵەتی عێراقی لەبەر هەندێک ئیش و کارێکی یەکجار زۆری پێدەکەت زۆر بەداخەوە ئەم پێوە نییە سەرکردایەتی ئێمە ئەو دیڕاستانەی لابی دەنا ئەو ئیشانە دەکرێ یعنی نابێت و بەس لە بۆ ئێستا حەول بێت دەبی خۆت ئامادە بکەیت لە بۆ پێشاتەکان ئەخە لەبەر چی ئیشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئیشی کورد زۆرجار بە عملیاتی مێشک یان دڵ وەسف کرایە لەبەر ئەوەی دەبی دکتۆرێکی زۆر باشبی ئەمە بەداخەوە و دکتۆرە باشەمان نییە بەڵام کە نیچمان نابی دەستبەرداری ئەو ئیشانە بینا ئەو پرسیارانەی جەنابەت تەرحت کرد ئەو گفتوگۆیە ئێستاوا پێشنیار دەکەین لە بۆ سەرکردایەتی ئێمە وەکو برێ ئەنجومەنێکی دەستپێشخەری و نێوەنگیری لە بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست بکەن لە کوردستان اختصاسیان ئەوی شەبی علاقەی بە ئەمنی قەومی کوردی خۆمان هەبی think tank چی هەبی کۆمەڕێک لەو ئیشان ئەوە دەتوانین کەواتە باشە ینی کورد بتوانێت ئەم ئەنجومەنە دروست بکە و ڕۆڵێ بێ لە ئاشتی لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستدا دەزانی ئەمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێشترێ پێشەوەی ئەو پرۆژانەی تازە بێ نێزیکەی 9 پرۆژەی عالەمی هەبوو ناویان لێ ناو پرۆژەی چاکسازی یعنی ئیسلاحات شەرق الئەوسەط یعنی اعترافەکە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێویستی بە چاکسازی هەیە ئێمە کورد زۆر جارمە دەرین هەتا ئێستا پرۆژەی نییە یعنی ئەو 9 پرۆژە هەندێکی میلەتانی ناوچەکەیە ئی جامیعەی عەرەبیە ئی ئیسرائیلە ئی ئیخوان مسلمینە دوی ئی ئەمریکایە سێ ئی ئەوروپا یعنی لەبەرچی کوردیش پرۆژەی چاکسازی لە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستنەوەی پێشکەشی جیهانی بکە برێ ئەوە پرۆژەی من مەسەڵەن ئێستا عەبدوڵڵا ئۆجەلان تا ڕادەیەک پرۆژەی هەبوو فیدراسیۆنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام ئەو برایەتی گەلانە و ئەو دڵسافیەی عەبدوڵڵا ئۆجەلان ڕاستی ئەوە سەرکەوتوو نەبوو ئەمە لە مێژە هەستمان کرد واقعی نییە بەڵام پرۆژەیەکی واقعی چاکسازی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوە لەو ئەنجومەنەی کە باز دەکەم لەوێن دەرێت دەربچی اختصاسیان دەبتا
پرسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و پرۆژە نوێیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش دیڕاست بکەن ئیتر ئەو شارەزاییە وا دەکات ڕەنگە ئێستا بینەرێکی بەڕێز بڵێ بۆ نمونە لە باشووری کوردستان لە نێوخۆدا کۆگنین چۆ جایەوەی کورد پرۆژەی بۆ ئاشی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بێ وڵا ئەوە ڕاستە یعنی ئەوە بکوژی پرۆژەکانە ئەو قسەی دەیکەی ئەمە هەموو دەم ئەوەمان لە پێش چاویە یعنی ڕاست دەکەی ئەو ناکۆچیە ئەو ئیشە بچووکانی سەرکردایەتی مە پێوە خەریکە ئەو گەندەڵیا ئەو خۆ دەوڵەمەندکردن هەر حساب ناکرێ ئەو حیزبایەتی بچووکە یعنی تو ئەو حکوومەتە نازدارت هەیە کە لە دەستوری عێراق تۆمارکرایە ئەتو بچی بیکەیە حیزبی و پێشمەرگە عایدی حیزبی و زۆنیدا یعنی ئەوانە هەمووی زۆر ناخۆشە ڕاستی بەڵام چ بکەین هەر دەبی بزرین کاکە وا بکەن دەنا ئەوەندی ئەمە تەمشای سەرکردایەتی ئێستای کورد دەکەین ڕاستی ئیشەکان و تێڕوانین و بیرکردنەوەی لە دائیرێکی زۆر بچووکدایە گەلەگەر لەبەر هەندێ لە ناکاو تووشی شکستەی گەورە دەبی لە ناکاو تووشی مفاجعات دەبی دیڕاسەتی نییە یعنی لێکدانەوەکانی نییە یعنی جاروەیە بە ڕێگایەکدا دەڕوا 100 کیلومتر دەڕێ دەبینێ ئەو ڕێگایە هەر هەو نییە هەر ئەو ڕێگای بەغەڵەتی گرتێ وەرە بگەڕێ یعنی ئەو سەردەمەی سەدەی 21 لە سەردەمی زیرەکی دەستکرد لە سەردەمی ئەو تەکنۆلۆژیای بەڕاستی ئەو جۆرە ڕێڕەوا ئەو جۆرە ئیشکردنە نەمایە یعنی ئێسان غەڵەت بکا و بگەڕێتەوە چکەوە کارەساتە یعنی وڵات زۆر پاش دەکەوی لەبە هەندی هەرێمی کوردستان دەبینی یعنی ئەو هەموو دەرفەتە گەورانەمان هاتوۆتە پێش ئێمە زۆر نەچوینە پێش یعنی ئاخیری قسەک هەیە نامدەویست بیکەم بەڵام با بیکەم یعنی لەو هەموو دەرفەتەی سەرکردایەتی کورد نەیتوانی کورد بخێن تا ئەی پێی دەگوتێ بەڕڵ ئەمان ئێستا عینەن واش مەترسیەکانی سەدەی 20 ئەوی لە دەورەمان بوو هاتنەوە ناخۆش شە تەفاسیلی ئەوەی باس بکەم بەی وایە وەرچێک بێ لاگبەیدا بۆ کورد خێرواشتی هەڵگرتە بێ و ئایندێکی باشتری هەڵگرتە بێ سپاس دەکەم بەڕێز کاک مەسعود عەبدولخالق سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان بۆ خستنە ڕووی ڕوانینەکان لەسەر ئەو جەنگەی کە 12 ڕۆژە بەردەوام و نازانین چەندی دیکە بەردەوام دەبێت سپاس بۆ بەشداریکردنت